بەڵە خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگی هەم ئاینی هەم کۆمەڵایەتیەکەی نەویش بێبەشکردنی میراتیە لەو ژمارە میراتگری کە لە خانەوادەیەک لە خێزانێکە هەیە بابەتێکی زۆر گرنگە نامێت زۆر پێشەکی لەسەر بڵم بۆی کە دەرفەت بۆ تەوەرەکە بهێڵینەوە مامۆستا بتوانێت وەڵامی دروستمان باتەوە لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەید جەلال زانای ئاینیمان کردووە کە بە سوپاسەوە بەڕێزیان لە ستودەکانمان لە هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵماندان. مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێ پێشەوەی پرسیارەکان بکەین با ڕێبکەوین لەسەرەوەی کە هەم ئێمە بە کورتی پرسیارەکان بکەین هەم جەنابیشت بە بوختی و بە کورتی و بە گوشتایی وەڵام بێتەوە چکە ئەم بابەتە بەڕاستی بە بیستخولە کۆتایی نایە بۆیە بتوانین زۆرترین پرسیار بکەین و زۆرترین وەڵام بدەینەوە بە بینەرانمان ئەوە ئەتوانم بڵم بینەر و بیسەر ئیسفادێکی باشی لێکە. سەرەتا با بپرسم بە کورتی میرات چییە؟ بە چی ئەوترێ میرات؟ چ ماڵێک پێی ئەوترێ میرات؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورە لە جەنابیشتان و لە هەموو گوێگرانی بەڕێز بێت. بابەتی میرات بابەتێکی زۆر گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و هەروەها ئەم زانستەی زۆر گرنگی پێدراوە چونکە مافی خەڵکی تایە مافی سامان و لایەنی دارایی تایە حەقی خەڵکە و حەقی خەڵکیش لە لایەنی خوای گەورەوە زۆر گەورە و گرنگە ئەبێ بایەخی پێ بدرێ و گرنگە و لایەنی ماڵی و داراییش هەر گرنگیەکی زۆری پێدراوە و پێویستە لە بۆ ژیانی ئینسان لەبەرەوە زانانی ئیسلام زۆر گرنگیان بەم بابەتی میراتە داوە و هەروەها زۆر بایەخیان پێداوە و لە حوجرەکانی کوردستانی خۆشمانە هەر لە کۆنەوە ئەم وانە بە ناوی فەڕائیز ئەم زانستە خوێنراوە و گرنگی پێدراوە و ئێستش بەندە لە خزمەتانم ئەندازەیەک شارەزایم لەو بابەتە هەیە هەر پرسیارێکتان هەبێ بە پێتوانە و زانستی خۆم ئەوەیەکەوە بەشم درابێت و پێم بێت لە خزمەتتانام و وەڵامتان ئێمەوە بە یارمەتی خوای گەورە. مامۆستا هەر شتێک لە دوای مردووێک بەجێ بمێنێ ئەبێتە میراتی یان ئەوە تا ئەبێت سەرەت و سامانێکی زۆر بێ هەندێک کەس هەیەڵێ ئەبێت ماڵێکی زۆری لە جێما بێ ئەنجا ئەکرێ بە میراتی. بەڵێ خۆی هەرچی مردوو بەجێ بهێڵێ پێ ئەوترێت تەریکە واتە ئەو ماڵەی کەوا مردوو بەجێ هێڵێ ئیتر ئایا ئەو ماڵە بالفعل لەو کاتا کە ئەو شخصە کە ئەمرێت وفاتەکە وجودی هەبێ یان حتا ئەویش کە ئەو کەسە کە مردووە هۆکار بوو بێ دوایی پێیا ببێ مثلەن لە فیقهدا باسی ئەکا ئەگەر کەسێک چوبێ بۆ ڕاو داوێکی دانابێ دوایی وەفاتەکات و ئەو داوا نێچیرێک ڕاوێکی پێوە ئەبێ ئەو کاتە ئەبێتە تەریکە چونکە ئەو هۆکار بووە ویان هەر ئیشێکی کە ئەو کەسە کە وەفاتی کردو هۆکار بوو بێ بۆ پەیابوون و دروستبوون و بەدەساتنی ئەو ماڵ و سەرەت و سامانە ئەو ئەبێتە تەریکە واتە لەو مردووە بەجێماوە ئیتر ئایا زۆر بێ یان کەم بێ چ پار و سەرەت و سامان بێ ینی پارەی نەختی بێ ویان زەویزار بێ خانوو بێ عەرزە بێ دوکان بێ هەر مڵک و ماڵێ ئەوەی کە پێ بوتێ ماڵ مڵک و سەرەت و سامان پارە زێڕزی و هەمووی ئەبێتە تەریکە و بە تەریکەدا ئەندرێ لە بۆ ئەو کەسێکەوە وەفاتی کردووە. مامۆستا گیان باوکێک پێش ئەوەی بمرێ ئەتوانێ وەسیەت بکە بەشێکی لە میراتەکەی بەشێک لەو سەرەت و سامانەی هەیەی لەسەر کوڕێکی یا لەسەر کچێکی بڵێ ئەمە ئەبێ ئەوەنەی بۆ ئەو بێ یا ئەم ماڵەی من ئەبێ بۆ نمونە نیوەی بدرێ بە مزگەوت بە پرۆژەیەکی خەیری شتی وا ئەکرێت لە شەرعا ئەم جۆرە وەسیەتە لە دوای خۆی قوبوڵەکرێ یا بە چه ئەندازێ قوبوڵەکرێ چکە جاری وایە بیستومانە باوکێکە بۆ لە مناڵەکانی ناڕازی بۆ یا لەسەر هەر حاڵەتێ بۆ وەسیەتی کردووە وتوتی کە من مردم ئەبێ نیوەی ماڵەکەم بدرێ بۆنە بە مزگەوت دوایی ئەمە کێشەی دروست کردووە ئایا لە شەرعا ئەم وەسیەتە قوبوڵە یا ئەندازەیەکی قوبوڵە؟ باڵێ ئینسان تا لە حاڵە حیاتا بێ خۆی لە ژیانە بێ ئەو کەسە خاوەن تەسەڕوفە ئارزوی خۆیەتی هەرچۆنێ تەسەڕوف لە ماڵی خۆیدا ئەکات بەڵام
بۆ وەسیەت کە گەیشتە حاڵەتی سەرەمەرگ و وەسیەت تاوەکو یەک لە سەرسەی ماڵی ئەتوانێت تەسەڕوفی تیا بکات. یعنی ئەگەر بڵین ئەو کەسە کە وەسیەتەکە ئەکا 3 دەفتەر دۆلاری هەبێ تا یەک دەفتەری حوڕە ئەتوانێ بڵێ بیکەن بە خێر، بیان بە مزگەوت، بیان بە قوتابخانە، بیان بە هەتی و بۆ هەر شتێکی خەیری ئەتوانێت یا بیان بە فڵانە کەسێک ئەتوانێت. بەڵام ئەو دوو لە سەرسیەکەی مافی واریس و میراتگرەکانە ئەگەر ئیجازەیان هەبێ دروستە، ئەگەر ئیجازەیان نەبوو ئەو دوو لە سەرسێ مافی ئەوانە ئەم کەسە خاوەن ماڵەکە ناتوانێت زیاد لەسەر یەک لە سەرسێ وەسیەت بکە. ئەگەر بیشیکە جێبەجێ ناکرێ مەگەر بە ئیجازەی ئەو میراتگرانە نەبێت. مامۆستا بەچی پێوەرێک میرات دابەش ئەکرێ؟ ئایا بە پێی نزیکیە لە مردووەکە یان پێوەرێک هەیە لایەنی پیرۆزی ئیسلامە ئەمەی پێ دیاریەکرێ؟ لە ئاینی پیرۆزی ئیسلامە هۆکاری میراتبردن 3 شتە، یەکێک لەوانە خزمایەتیە. مثلەن کەسێک وەفاتەکە، کوڕی هەیە، کچی هەیە، خێزانی هەیە، ئەوەیان باوکو دایکی هەیە، ئەوە خزمایەتی. و یەکێکی کێشیان نیکاحە، نیکاح وەکو ژن و مێرد، ئێستا وتمان خێزانی هەیە. ئەوە ئەسبابی دووهەمە کە زەواج و هاوسەرگیریش یەکێکە لە هۆکاری میراتبردن. واتە ئەگەر پیاوێک ئافرەتێک مارە ببڕێ با نێشی گواس بێتەوە، پیاوەکە مردیە ئافرەتەکە مرد، کەواتە نیکاحێکە لە ئەسبابەکانە. خزمایەتی یەکێکی ترە لە هۆکارەکان. لە زمانی کۆنیشا وەلا و سەپەرشتیاری هەبوو، ئێستا نییە. واتە کەسێک کۆیلەیەکی هەبوو بێ، کەنیزەکێکی هەبوو بێ، ئازادی کردووە. ئێستا ئەم کەسە کە ئازاد کراوە وەفات بکە، کەسی نەبوو، ئازادکەرەکەی میراتی لێ ئەبا. باش. و هەندێک لە زانایانیش ئەفەرمون ئەگەر بەیتولماڵ، واتە وەکو بڵین وەزارەتی دارایی ئێستای حکوومەتەکان، ئەگەر دادگەری تیا هەبێ کەسێ وەفاتی کرد، ئەم کەسە کەسی نەبوو، ماڵ و سەرەت و سامانەکەی ئەبێ بۆ مسلمانان و بۆ بەیتولماڵی مسلمانان. بەڵام ئەگەر دادگەری تیا نەبوو وەکو لەم سەردەما، ئەو کاتە بۆ لایەنی حکوومەت و بەیتولماڵ سەرف ناکرێت. باش. مامۆستای بەڕێز، معلومی جەنابتە ئێمە وەکو خەڵکێکی مسلمان، کەسێکی مسلمان پابندین بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بەڵام ئەم بابەتە هەر ڕەهەندێکی ئاینی نییە، ڕەهەندێکی یاسایشی هەیە. لە دادگاکان ئەوەندەی من بزانم هەڵە نەبم، هەندێک لە یاساکان کە لەسەر میراتدانراون پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامە. لەم حاڵەتە ئەگەر شتێکی وا ڕوویدا، ئێمەی مسلمان، بابایەکی مسلمان، ئافرەتێکە، پیاوێکە، کوڕێکە، کچێکە، هەر کەسێکە، ئێمە ئەبێ ئەولاترە پابندی شەرع بین، میراتەکە بە شەرع دابشکەین لە نێوان خۆمانە، یان نە لەبەرەوەی قازانجی دنیایمانەیە بچین بڵین ئێمە چین ئەم میراتە لە دادگا یەکلاکەینەوە. بە بڕۆی تۆ ئێمە کامیان بکەین؟ بەڵێ، خۆی میرات و زەواج و هاوسەرگیری و تەلاق پێوتێ بابەتی ئەحواڵی شەخصیە. لەبەر ئەوە لە مەحکەمەیش داوایان لە یاسایی زۆربەی وڵاتانی ئیسلامی زۆر جیاوازی لەگەڵ لایەنی فیقهەکەدا نییە زۆر، بەڵام لە هەندێک بابەتە جیاوازی هەیە. بۆ نمونە ئێستا کوڕ و کچ ئەگەر پێکەوە کۆ ببنەوە، برا و خوشک پێکەوە کۆ ببنەوە، کوڕەکە یان براکە دوو هێندێک، کچەکە یان دوو هێندێک خوشکەکە ئەبات. بەڵام لە هەندێک لە یاسای ئەحواڵ شەخسی و تاکە کەسیەکانە لە مەحکەمە و دادگاکانە بە یەکسانی دانراوە. واتە لەو حاڵەتانەی کە یاسا پێچەوانەی شەرعە نابێ مراجعەی تیا بکرێ و پەیوەندی پێوە بکرێ. بەڵام لەو یاسانەی کەوا هەر موافقی شەرعە، ئەگەر خەڵک بانی مراجعە بکا و پەیوەندی پێوە بکا و چونکە جیاوازی لایەنی یاسایی و شەرعی نەبوو کێشە نییە. بەڵام لەو بابەتانە و لەو مەسئلانی کە جیاوازیەکە هەبوو، خەڵک گوناها مراجعە بکات و بەگوێی یاساکە بکات لەبەر بەرژەوەندی خۆی و بەگوێی شەرع نەکات. لەبەرەوە ئەبێ لەو کاتە مراجعە بە شەرع بکە، چونکە خوای تەعالا ئێمەی دروست کردووە، مافی بەسەر ئێمەوە هەیە، ئەبێ گوێڕایاڵی بکەین، ئیمتیثالی بکەین، ئەمری جێبەجێ بکەین. ئەگەر هاتوو ئەمرمان جێبەجێ نەکرد، سەرپێچیمان کردووە، لە سنووری خوای گەورە لامان داوە، ئەو کاتە گوناهبار و تاواندەبارە بین. خوای تەعالا پەنامان بات.
مامۆستا جیاوازی لە وەرگرتنی میراتە لە لێوان پیا و ئافرەتە بە چ شێوازێکە بۆچی هەمیشە بابەتێکی جەدەلی هەیە کە ئافرەت کەمتر وەرئەگرێ لە کاتێکە عنێونی من زانیاریم هەبێ لە 11 حاڵەتدا ئافرەت وەکو پیا وەرەگرێ لە 14 حاڵەت یانە هەر زیاتریش وەرئەگرێ لە پیاو بۆچی ئەم بابەتانە هەمیشە ئەوروژێنرێت و دەوترێت زوڵم لە ئافرەت کراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەو کەسانی ئەو بابەتانە ئەوروژێنن کەسانێکن ناحەزن بە ئاینی ئیسلام و کەسانێکیشن تێنەگەشتن لە ئاینی ئیسلام هەر لە دوورەوە دوو شتیان بیستووە یا خوێندوێتەوە لە بابەتەکە بە قوڵی نەکۆڵاونەتەوە و نەچونەتە ناوی بابەتەکەەوە بە قوڵی چونکە بابەتی فەرائیز و میرات بابەتێکی قورسە حتا هەموو مامۆستایەکی ئاینی تیا شارەزا نییە چیزای عامەی خەڵک و تەواوی خەڵک ئەوەی کەوا ئەوترێ ئافرەت لە ئاینی ئیسلامە لە بابەتی میرات ئاستەمی لێکراوە بەو شێوە نییە وەکو جەنابتان فەرمووتان حتا لە هەندێک حاڵەتدا ئافرەت لە پیاو زۆرتر ئەبا لە هەندێک حاڵەتە هەروەکو یەک وەهان لە هەندێک حاڵەتدا حتا ئافرەت ئەیبا میراتە بە پیاو میرات نابە لەبەر خاتری ئەوە بابەتێکی ڕاست و واقعی نییە لە چەند نمونەیەکی تایبەتانە بێ کە ئەوش مەحدودە ئەتوانین بڵێن بە پەنجەی دەست ئەژمێرێ کە مەسلحەت و بەرژەوەندی لەوەدایە کەوا پیاوەکە نێرینەکە زیاتر لە مێینەکە بەرێ ئەنیا لە هەموو بابەتی مەسائل و بابەتەکانی میرات تاوانیە کە پیاو هەمیشە لە ئافرەت زۆرتر بەرێ مەثەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک وەفات بکە کوڕێک یان کچێ وەفات بکە ئەم کوڕێ ئەم کچە وەفاتی کردووە مناڵی هەبێ باوکو دایکیشی هەبێ دەیلەوێدا باوکیشی و دایکی هەر دووکیان یەکی یەک لەسەر شەشێ ئەبەن واتە سودس یەک لەسەر شەشی ماڵ واتە نە دایکەکە لە باوکەکە زیاترە بە نە باوکەکەش لە دایکەکە زیاترە بە لەوێ یەکسانن هیچ فەزڵ و جیاوازیەک نییە لە بینیانە کەواتە ئەوە لەوێ پیا و ژن پێکەوە وەکو یەک بردیان حتا جاری وا هەیە کە ئافرەت میراتە با پیا و میرات نابا مەسەن وەکو نەنە ئێستا نەنە لەسەری دایکەوە میراتە باواتە دایکی دایک ئەگەر دایکەکە نەمابوو دایکی دایک میرات بەرە میراتە با بەڵام دایکی باوک کە هەر نەنەی مردووە دایکی باوک میرات نابە دایکی باوک نەعەفوەن یعنی جەد مەبەستە جەد واتە دایکی دایک کە لەسەری خۆی مێینەیە لەسەری مێینەی شەوەیە دایکی دایک میراتە با بەڵام باوکی دایک نەک باوکی باوگیا دایکی باوک ئەوەی ئەوژە میراتە بن بەڵام باوکی دایکی مردووەکە کە ئەکاتە باپیری مردووەکە کە پیاوە میرات نابە واتە دایکی مردوو میراتە بە بەڵام باوکی دایکی مردوو کە لە ڕزی ئەویشایە میرات نابە کەواتە لەوێ ئەولەویەت بە دایکی دایکەکەیە تاوەکو باوکی دایکەکە خاوەن ڕەحمە زەول و ڕەحەمە میرات نابە بەڵام دایکی مردووەکە میراتە بە کەواتە بۆ شێوازە نییە کە ئەڵێن هەمیشە پیاو لە پێشە لە میراتە بەڵکو هەندێک جار ئافرەت لە پێشە لە میراتدا بەڵام ئەوەی کە کوڕ و کچ پێکەوە ئەوەتان لە یەک ئاستا یان براو خوشک بە نیسبەتی مردووەکە لە یەک ئاستان لەوێدا براکە زیاتر لە خوشکەکە با دووهێندە کوڕەکە زیاتر لە کچەکە با دووهێندە لەبەرەوە ئەم کوڕە پێویستی بە ژنهێنانە پێویستی بە پێکەوێنانی خێزانە خەرجی ئەکەوێتە سەر خانووی پێویستە سیارەی پێویستە ماڵ و مناڵ بەخێوەکە خەرج و نەفەقەی خاوخێزانی لەسەر ئەمە بەڵام ئەم کچە سبەینێ مێردی کرد کرد ئەو کاتە خەرجی هیچی لەسەر نییە خەرجی ئەکەوێتە سەر مێردەکەی خەرجی ماڵ و مناڵی لەسەر نییە تەکالیفی لەسەر نییە لەبەرەوە لەو حاڵەتەدا کوڕەکە دوو هێندەی کچەکە ئەبا چونکە ئەرکی زیاتری لەسرە ویان براکە دوو هێندەی خوشکەکە ئەبا چونکە ئەرکی زیاتری لەسرە ئاین ئیسلام لەبەر خاتی عەدالەت و دادگەری وای کردووە لەوێ یەکسانیەکە نادادگەریە ئەبێ جیاوازەکە هەبێ ئەوە دادگەریە دەست خۆش بێ زۆر جوان ڕوونت کردەوە ئەوەندەی جەنابەت ئاگادار بیت خەڵکێک بێگومان لەگەڵ مامۆستایانی بەڕێزی ئاینی وەکو جەنابتان شارەزا قسە و باس و گفتوگۆکەن کاتێک خانەوادەیەک باوکیانە مرێ بووی کە میراتێکە دابشکەن زۆرترین ئەو کێشانەی لە دابشکردنی میراتە دروستە بێ چین ئەو کێشانە ینی بۆنێ چێن ئەوانەی ئەویسترێ لە میرات
بێبش بکرێن بە ئەنقەست بێ بە زانین بێ یا بە نەزانین بێ ینی زۆرترین چێن زۆر جار ئافرەت ئیحراجەکرێت لە مەجلیسی میراتە ینی بەنابەدڵی یان هە قسێک سەزارێکێک کاڵە من میراتم ناوێ بۆ براکانم ئایا بەم شێوازە میرات ئەکرێت دابشکرێ و خەڵکێکی تیا ئیحراج بکرێ یان چۆن نایەوە زۆرترین کێشەکان کامانە بەڵێ بەندە بە حکمی ئەوەش کە ماوەیەک لە لیژنەی فتووا بووم یەکێ لە هۆکارە سەرێکی کێشەکان کە لە میراتە هەیە لە منطقەی خۆماندا ئەو میراتانەیە کەوا لە کاتی خۆیان دابەش نەکراوە یعنی کابرا با پیرە گەورەی زەویەکی هەبووە باخ و مڵکێکی هەبووە ئێستا بووەتە نەوە و نەوەی نەوە کێشە دروست دەکات کەواتە بە پێی ئاینی ئیسلام ئەو میراتە کە کەسەکە وەفاتی کرد تا زووتر دابەش بکرێ مراجعە بە شەرع بکرێ بە کەسانی پسپۆر بکرێ بە لیژنەی فتوواکان بکرێ کێشەکە کەمتر ئەبێتەوە و زوو حەلە بێ جا بۆ بابەتی دووەمیشتان کە جەنابتان فەرمووتان کوڕ و کچیان خوشک و برا ئەوە هەندێک جار ئەو خوشکە ڕووگیرە بێ کە براکان ئەڵێن ئایا بەشتە بێ یا بەشی ناوێ یان کچەکە ڕووگیرە بێ کوڕی مردوەکە پێڵێ بەشە ئەبێ یا بەشی ناوێ نابێ ئەو پرسەی پێ بکەن هەموویان کوڕەکان و کچەکان برا و خوشکەکان بچنە لیژنەی فتووا یا بچنە خزمەتی مامۆسایەکی ئاینی شارەزا مامۆساکە بۆیان ڕوون کاتەوە بەشی تۆ ئەی براکە ئەوە نەیە بەشی تۆ ئەی خوشکەکە ئەوە نەیە یا کوڕەکە بەشی تۆ ئەوە نەیە کچەکە بەشی تۆ ئەوە نەیە ئیتر دوایە ئەو کچە خۆی حوڕە یا ئەو خوشکە خۆی حوڕە ئەم بەشەی خۆی تەسلیمی براکانە کاتەوە پیانە بەخشێت یا ئەی با بۆ خۆی یا ئەیکا بە شتێکی خەیری یان ئەیا بە کوڕەکەی ئەیا بە کچەکەی ئەیا بێ مێردەکەی ئارزووی خۆیەتی یعنی ئەبێ سەرپشک بکرێ ماڵەکەی پێ بدرێت بڵێن مەثەلەن تۆ لەم میراتەی باوکم 50 وەرەقە دەکەوێ ئەم 50 وەرەقە ئارزوی خۆیەتی پێی بن تەسلیمی بکەن دوایی خۆی چی لێەکە ئارزوی خۆیەتی گەڕاندێ بۆ براکان بۆ کوڕەکان ئەوە ئارزوی خۆیەتی حوڕە ئەگەر هاتوو نێشی گەڕاندەوە هەر حوڕە و نۆشی گیانی بێت چونکە چۆن ئەم باوکە باوکی ئەم کوڕەیە خۆ باوکی ئەم کچەیشە ئەم برایە کە مردووە چۆن برای ئەم برایە ئێستا هەیە خۆ برای ئەو خوشکەیشە هەردووکیان مافیان پێیوە هەیە هەردووکیان نزیکی ئەون لەبەر ئەوە نابێ ڕووگیر بکرێن ئیحراز بکرێن وەڵا ئەو خوشکەمان چۆتە ماڵی خۆی و الحەمدوللا وەزعی باشە و معاش خۆرە و مێردەکەی دەوڵەمەنە و کوڕەکانی لەسەر ئیش و کارن و پێویستیان نییە و وەڵا ئەم کوڕەمان فەقیرە و لەسەر ماڵە و ژنی نەهێناوە و با بەشی ئەم بین و ئەوە نابێت ئەو خوشکە هەزار جار دەوڵەمەند بێ مەلیکەیش بێ پاشایش بێ سەرک وەزیران بێ گەورەترین بازرگان بێ هەرم ئەو مافەی خۆی نافەوتێ ئەبێ پێی بدرێ جا لەوە دوا ئەگەر ویستی هاوکارێکی ئەم برایی بکەوە هاوکارێکی ئەو کوڕە بکە ئەوە خێری ئەگات و ئیشێکی باشەکە ئەگەر نەیشی ویست ئەوە حوڕە و ئارزوی خۆیەتی هیچ گوناهباریش نابێ چونکە ئەمە بەشێکە خوای گەورە دایناوە بۆمان ئێمە نابێ تێی بپەڕێنین و بە فێڵ و خیدعە و بە ئەو شتانە بچڕێنین لە ئەو خوشکانە مامۆستا پێش ئەوەی کە میرات دابەش بکرێت زۆر جار ئەو کەسی کە وەفاتی کردووە قەرزی لای کەسێکە حەقی بەسەر کەسێکەوەیە جا کاتێک میرات دابەشەکرێت تا چەندێک گرنگە ئەو کەسانی کە میرات وەرەگرن ئەوە لێک بنەوە کە ئایا ئەم کەسی کە وەفاتی کردو هیچ حەقی بەسەر کەسێکی ترەوە هەیە ئەو پارانە بدەنەوە ئەو کاتە بێن ئەوەی کە لە دوای بەجێی ماوە بیبەخشن بەڵێ پرسیارەکە زۆر جوانە ئەوە هەر لە سەرەتای میراتەوە باس ئەکا کە کەسێک وەفات ئەکا ئەو ماڵەی نابێ گورج هەمووی دابەش بکرێ خەرجی ئەو مردووە خەرجی کەفن و دەفن و شارنەوەی بەڕێکردنی بۆ سەر قەبران هەمووی لە ئەو ماڵە جێبەجێ ئەکرێ ئەوسا ئەگەر هاتوو قەرزی حەقی خوای گەورەی بەسەرەوە بۆ وەکو زەکات ئەم پیاوە ئەم خوشکە کە وەفاتی کردووە ماڵەکەی زەکاتی تیاوە و زەکاتی نەیاوە یان نەزرێکی کردووە و نەزرەکەی نەیاوە ئەو کاتە ئەبێ ئەو حەقی خوای گەورەیش بدرێ کە زەکاتە ویان حەجی لەسەر بۆ و حەجی نەکردووە ئەبێ بەشی حەج جیا بکەنەوە لەو ماڵە یا ئەو خێزانەکەی پیاوەکە خێزانەکەی مارەیی لە ئەستۆیەتی و وەفاتی کردووە ئەبێ مارەیی خێزانەکەیشی ئەوەی کە لە ئەستۆیەتی قەرزەکە ئەوەی لێ دەرکەن ئەو ساکە دەستکەن بە میرات ویان ئەگەر هات و قەرزی کەسێکی بەلاوەیە دەفتەرێکی لە کەسێک قەرز کردووە پارێکی لە کەسێک قەرز کردووە ئێستا وەفاتی کردووە قەرزەکەی نەیاوەتەوە
ئەبێ لەو ماڵە پێش دابشکردن ئەو قەرزەش بنەوە کەواتە ئەو مافانە چ مافی خوای گەورە بێ وەکو زەکات وەکو حەج ئەبێ بدرێتەوە سەرەتا ویان مافی خەڵک بێ وەکو قەرزی کەسێکی لابێ وەکو قەرزی خێزانی لابێ ئەبێ ئەوەش بدرێتەوە ئەوسا ئەوەی کەمایەوە ئەدرێ بە میرات و ئەبێتە میرات ئەگەر وانەکەن ئەو میراتگرانە ئەو میراتبەرانە گوناهبارە بن چونکە مافی خەڵکیان بردەوە بۆ خۆیان مامۆستا هەر لەسەر قەرزەکە کۆتا پرسیاری خۆمەکەم کاتمان هیچ نەماوە ئاماژەشت پێکرد بەتم نەمێت تۆختر قسەی لەسەر بکەینەوە زۆر گرنگە منداڵ کاتێک دانیشن منداڵی بڵین ئەم باوکی کە وفاتی کردووە لە دایکیان بپرسن بزانن ئاخۆ باوکیان بە ناشکری نەبێ و بەداخەوە بەڕاستی کانی بەڕاستی حەق ئەمە لێرەکو و داوایەک مامۆسانی ئاینی ئەم بابەتە کۆتایی پێبێنن بە جۆرێک لە جۆرەکان ئەم میراتی ئەم هینا چی پێڵن مارەی حازر و قەرزە ئایا زۆر بەمان یا با بڵین ئەوانەی باوکمان زۆربەی با بڵین ئەوە چی پێڵن مهر یعنی مارەی بیرم چۆ مارەیەکە مارێکی قەرزی زۆری لەسەرە ئەبێ ئەم کوڕانە ئەم کچانە دانیشن بە دایکیان بڵن دایکە باوکمان ئەم ماری توی داوە یان نە ئەگەرنی داوە ئەبێت چەندێکە دەفتەرێکە دوانە 50 وەرەقێر چەندێکە لە ماڵەکەی دەربکەن ئەوەی ئەمێنێتەوە ئەنجا دابەشیکەن ئەنجا دیسانەوە دایکیشان هەر حەسەی بەرەکەوێتەوە یعنی هەم قەرزەکە وەرەگرێتەوە دایکیان هەم با بڵین ئەو بەشەی کە لە مێردەکەیەوە بۆ ئێمێنێتەوە ئەمە دروستم قسەیە بەڵێ ڕاستە قوربان ئەوە یەکێک ئەو منداڵانە بێ ڕەچاوی ئەوە بکەن هەروەها ئەو شوێنش کە ئەم میراتگران و میراتبەرانە پەیوەندی پێوە ئەکەن وەکو لیژنەی فتوایان مامۆستایەکی زانا لە شەرعدا کە پەیوەندی پێوەکەن ئەبێ پرسیار بکە ئەو مامۆستایە ئەو مامۆستایانە کە ئایا ئەم پیاوەکە وفاتی کردووە مارەی قەرزی خێزانەکەی لە ئەستۆدایە یان لە ئەستۆیان نییە کەواتە لە پێشە ئەبێ ئەو مارەیە دەربکرێ ئەو مارەیە قەرزە هەر چەندێکەیە لەو ماڵە دەربکرێ بڵێن کەبرا 5 دەفتەری لێ بەجێ ماوە لەوانەیە دەفتەرێکیان قەرز بێ هینی خێزانی بێ و بەلایەوە بێ لە مارەیەدا ئەبێ ئەو دەفتەرە جیاکەنەوە چوار دەفتەرەکەی کە بەشبن لە نێوانی خۆیاندا ئەگەر وانەکەن گوناهبارە بن جا ئافرەتەکە زیاد لەو مارەیەی کە قەرزە ئۆتا بلای مێردەکەەوە ئەیکەوێت میراتی دیاریکراوی خۆشی ئەکەوێ ئەگەر مێردەکە وفاتی کرد منداڵی هەبوو ئەو ئافرەتە یەک لەسەر هەشتی ئەکەوێ ئەگەر هاتوو منداڵی نەبوو ئەو کاتە ئافرەتەکە یەکە لەسەر چواری ماڵەکە ئەکەوێت بەڵێ سپاس بۆ بەڕێز مامۆستا جەلال زانای ئاینی کە لەم تەوەرە لەگەڵمانە بوو سپاسەکەی مامۆستا بۆ کاتێک بێمت بەخشی هیوادارین زانیاریەکانمان گەشت بێ و سوود بە زۆرێک لانە بگەێنێ کە ئەم بابەتە گرنگە بۆیان